من باسی کوڕەکەمەکەم. کوڕەکەت؟ بەڵێ کێشەی کوڕەکەمە. بەڵێ من ساحێبی 4 مناڵم، 3 کچ و کوڕێکم هەیە. کوڕێکی درێژ بن. کوڕەکەت تاقانەیە؟ تاقانێ. بەڵێ مامۆستاگیان من بە کورتی ئێلم چکە لە بەرەوەی ئەگەر زۆر بڵێن باوەڕکانی عینی دەفتەرێ پڕەکاتەوە. من بە دامایی ئەم کوڕم بەخێم کردووە بە هەتیوی بە کارەکەری ماڵان و نانکردنی ماڵان من ئەم کوڕم بەخێو کردووە هەتا گەورە بوو. لەخوا بەزای بە 3 کچم هەبوو، 3 کچەکەم یاوە بە شوچونەتە ماڵ حاڵی خۆیانەوە. ئەم کوڕەشم هەموو ڕۆژێ هاتەوە و ئیشیە کرد و کاسبێک هەموو خۆزگا ڕۆڵەگیان ژنێک بێنە تۆ شوێتە ماڵ و حاڵی خۆتەوە تمش بمردمە قەینێک. تۆڵە ڕۆژێ کوڕەکەم هاتەوە وتی داییان تۆ حەزەکەی من ژن بێنم؟ ئەی چۆن ڕۆڵەگیان من خواخۆم بۆ ئاواتەوە. ئێتە کوڕەکەم وتی داییان من کچێکم دۆزیوەتەوە هاوتەمەنی خۆمە و زۆرم خۆشێ، یەکتری ماخۆشی و عدماناوە بە یەکتری کە بچم من بۆ داوای ئەگەر تۆ من خۆش و حەزەکەی ژن بێنم بچە بۆ داوای ئەو کچەکە خۆم دۆزیمەت. ئێتر منیشتم ڕۆڵەگیان کام کچێ ئادەی پێم پیشان بانە پێی پیشان نام و وتم باشە ڕۆڵەگیان من دڵێ ناشکێنم بە دڵی خۆتەکەم، بەڵام تۆ ئەتوانی بەخێویکەیت و یعنی خۆشگوزارانی بیتێ. وتی ئەی چۆن دایگە من خۆشمێ. ئەی شوشتی هەیە کوڕەکەت؟ کوڕەکەم شاگردی مەطعەمە مای بە 450,000. 450,000. بەڵێ ئیتر خۆشم خانێکی خنجیلەم هەیە 75 مەترە. ئیتر تەقاوەتی مێردەکەشمێ بەوە ئاژیم. باوەڕ کاتچێک معنی ئەو تەقاوەتی وەرەگە فرێ دەرز و دەرمانی هەبووشتی خۆمەکەم ناتوانم یارمەتی کوڕەکەشم بۆ شاگردیە خۆیە ژێنی دەرگە جار بەجار علاگەی شتێکی بێناتۆ لەگەڵ دەستخۆیە. وڵای تر وتی دایگیا من بە کچەکەم وتۆ کچەکەش بە دایکی وتووە کە ئێمە بچین بۆ داوای. ئیتەمیش ڕۆژێک لەگەڵ خوشەکانمە قسەم لەگەڵ کرد و لەگەڵ خوشەکانمە چون بۆ داوای ئەو کچە کە چون پێشەکی زۆر ماڵێکی باش و ڕێک و پێک بوون ئەیبیانتیانە بوو. کە چوونە پێشەوە داوامان کرد ماڵی کچەکە وتی ئێمە کچ و کوڕەکە یەکتریان لە بەدڵ بێ بەس پیرۆزباییمان لەسەرە. ئێمەش خواخوا شتێکی ئاو بەس دەتوانای ئێمە ئەو پەڕی هەبووایە 6 تا باگزنی بڵێ سوکاڵەمان بۆ بکڕا لەگەڵ ئاڵخۆ سەعات و 2 دەستجلە. وڵات چوونە پێشەوە و ئیتر ڕازی بوون و ئیتر ئەو شەوەی بڵێن نیشاناکرێ هەنێ پیامان کۆ کردەوە چون بۆ دەستنیشانێ شیری نوشتمان کە ڕووی شەکرا و ئاڵخە و سەعات. ئەو شەوە دەستنیشانیان کرد و ئیتر ڕۆژێکیش دانرا بۆ ئاڵتون. ئەو ڕۆژەی کە دانرا بۆ ئاڵتون بچین ئاڵتون هەڵگرین لەناو زەڕەنگەرەکە دایکی کچەکە دەستیا پشتێنی ئاڵتون. باوەڕکە یعنی تر هەر حەپەساین ئێمە یەکەم جار وا نەبوون و بە 6 تا بازی ئێمە سوکەڵە توانیمان خۆ دەزانین لەم زۆرۆفە ئاڵتونش زۆر گرانە نەمانەتوانین. ئێمە لە ماڵی دنیا ئەو پەڕی 40 وەرەقەم هەبوو هیچی کەمان نەبوو لەگەڵ ئەو خانە خنجیلێنە. وڵاتر کە چوونە پێش و چوونە دوکانی زەڕەنگەرەوە دایکی وتی عەرز و ئاسمان هەستێ ئێمە پشتێنی ئاڵتونمانێ من کچەکانم کەیان بە شو کچتێنی ئاڵتون یاگۆڕ بووکەکانم هەروە ئەبێت لەبەر قسەی خەڵک بێ و لەبەرهین بێت من کچەکەی پشتی ئاڵتونی بۆ کرد. ئیتر وەڵا ئێمە لە دوکانی زەڕەنگە بوو بە ناخۆشی دەمەقاڵی من هەستان ڕۆشتین چونەوە بۆ ماڵەوە ئەوانیش چونەوە بۆ ماڵەوە. لە دوایە کچەکەم کچی بڵێن ئەو ئافرەتە بووکەکەمان لەگەڵ کوڕەکەمان قسەیان کردوتی دایکی و تێتی ئەگەر ئەو کوڕە توی خۆشیێ بەڕاستی ئەگە قەرزیشی بۆ کردی بێ ئەتوانێت بۆ بکە. ئیتر هاتۆ کوڕەکەم وتی دایان قەی ناکە ئەو کچەکانی بەسا پێی وتووە دایکی و تێتی ئەگە خۆشیە گە قەرزیشی بۆ کردی بێ ئەتوانێت تۆ بێنێ. ئێتم ڕۆڵەگەیانەوە قەرزیشی بۆ کرد خۆ قەرز ئاسان نییە هەرە ببییتۆ ئێمە لەکیو ئەماتوانین بین و یان پشتێنی ئاڵتونی بکەین پشتێنی ئاڵتون بای دەفتەرێکە ئێمە لەکیو ئەتوان. ئەی کچەکە ڕازی بوو بەم قسانی دایکی کە داوای پشتێنەکە؟ بەڵێ ڕازی بەس بە کوڕەکەم وتوبی ئەگەر من هاتمە لەو ئانە بیفرۆشەرەوە یعنی ئەگەر ئەو پەڕیمانە دوومان بیفرۆشە بەس بەوەی دایکم قەنەعەت پێ بکەین. ئاوە وڵای تر ئێمە هەرچۆنێ بوتم باشە ڕۆڵەگەیان چی بکە وڵام بەگەن دەستکەین بە قەرز کرد قەیناکە دایگەن تۆ بزانێت بە پورەکانم بڵێ خوشکەکانی خۆم هەنێ قەرزم بەنێم نیژە چم بۆ لای ڕەفیق و برادەر و شت چین قەرزکەم. ئیتر هەرچۆنێ بوو دەفتەرمان دەبر کرد هەم ساسە لە نەچوونەوە بۆ دوکانی زەڕەنگەر و پشتێنی ئاڵتونمان بۆ هەڵگرت کە پشتێنی ئاڵتونمان بۆ هەڵگرت. ئیتر برادەرەکان وتی ئەو پەڕی 4 مانی کە بێ بە وەعدی یابوونی قەرزەکە دوای 4 مانەکە من ئەتانەمەوە ئاشتیانە باش. ئیتر هەرچۆنێ بە پورەکانی بڵێن خوشەکانی خۆم پوری کوڕەکەم وتیان قەیناک ئێمە پەلو لێ ناکە ئەگە بە 2 ساڵی کەش بمانیتەوە بەس خواکە تۆ ژنەیت و ئەچیتە ماڵ و حاڵی خۆت ئێمە پەلو لێ ناکە. وڵای تر ژنممان گواستەوە مامەستاگیان و ئیتر حەفلشمان بۆ کرد ماڵێکی چونە کرێتی و لای من نەژیان چونە کرێتیوە ئیتر بە خزم و کەسوکە هەرچۆنێ بە هاوکاریان کرد و ماڵێکی خنجیلیان بۆ پێکەوەنە. هەر ئەوەی خۆش بوو تا نزیکی 4 مان
دوای 4 مانگ ڕۆژێکیان کوڕەکەم بە پەلە هاوان هاتەوە و سێکەم سەر و قژی تێکچوو کراسی دراو بۆ چی ڕۆڵێکیان بۆچی واولیا دی وەڵای دایگیان لێمە پرسە لە ئیشەکەم بوو ڕەفیق و برادران کە قەرزم لێکۆ هاتنە سرم بۆ بەدەمە بۆڵێم ئەڵێ داوای قەرزەکەکە منی شەرچەنەکەم ئەیبم ناتوانم من مای 250 کریەخانوەیە مۆلی دەیە خۆ دەزانیت زۆرفی بەم شتە گرانوینە بۆ بەدەم بۆڵم لەگە ژنەکەشم چۆتۆ ماڵی باوکی دایکی کچەکە وتێتی یان ئەوە تا حربی فرۆشی حاشا و لێکم کچمنی نەی تۆ بەم ماڵە ئێتە کچەکە لەگەڵ بڵێم بووکەکەم لەگەڵ کوڕەکەمە بۆ بەدەمە دۆڵ ئیسە تۆراو لە ماڵی باوکێتی نە ئەوە تا ئاڵتونەکە بفرۆشێ نە قەرزاری ژوازی لێنێ ئیتی وای لات ئەم کوڕم بەخوا مامۆستایان دایکێ بمرێ ئەم کوڕی من نییە باوەڕکە و سابی کێشا بەسەریە قسەینێکە ئێستا هەر ناوێری قسەی لەگەڵکەی ئیتە تووڕە عەسەبی لە گیانی خۆی بێزار خارج کە بەکری گرتێتی ئەوە دوومانە بە کرێخانی نەیاوە دەرگای قفڵە هاتۆتۆ سەر دڵی من مشخواخوام و کوڕژن بێنە بچێتە ماڵ و حاڵی خۆی ئیسراحەت کە ئێستا قەرار وایە کوڕەکەمەڵە یان ئەوە تا تەلاقیە یان کەسێ لەو قەرزانە بەدەستی من شتێکی لێ من ناتوانم بیانم ینی باشە دایکی ئەم کچە ئامادەیە کچەکەی پتۆرێ بەس ئامادەنی ئەو پشتێنە بفرۆشە وتێتی حاشا و لێکم ئەگەر ئەو پشتێن ئاڵتون باشە بە کچەکەی بە تۆرای ڕۆشتە تۆ لای ئەمەی پێخۆشترە تا پشتێنێکی ئاڵتون پێخۆشکە من خۆشم ڕۆشتم بۆ لای کەسی بڵێ خزم و شتیشمان ناردووە ئەڵێ سوێنم خواردووە من هەر لەناو خزم و کەسی و کاریش بێ بەعزە کەسە دڵی شەق پێ برم بڵێ کچەکەی پشتێنی ئاڵتونی زۆر پێ بۆی دڵی خەڵک شەق بێ نازانێت کە ماڵی کچەکەی وێرانەکە وەڵڵا ئیتر هەرچەند پێم وتە ڕۆڵێکیان ماڵی دنیا ئەوە نان هەر کاتێک کوڕەکەم هەبوو دەوڵەمەند بۆت ئەکاتەوە تۆ ئێستا بیفرۆشە بە ئەم قەرزای لە کۆڵتان بێت ئەی باشە لە ئەوڵۆ بۆ شووپیەکە لە ئەوڵۆ خۆت ئەزای کوڕەکەم ئەمنە دەوڵەمەند نەبووتی خۆت ئەزای شاگری مەڕان شەیتی پیاکە لە ئەوڵۆ بۆچی ڕازی بۆچی ڕازی ئێستا بۆ کردان بە بیانی کچەکە خۆی ئەڵێ چی کچەکە لێرە ئەڵێ ئەڵێ هەتا دایکم ڕازی نەبێ نایم دایکیشی بۆ بەختینە کچیش لەبینی دایکی و مێرداگیری خواردووە هەتا بوشە بە دەنەدەن و شەڕیشیان باشە کچەکە خۆی پێشتر پێشنیارێمی بۆ نەکردەوتێتی من دوای 4 مانگ ئیفرۆشمەوە چۆن مامەسای پێشنیاری ئەوەی کو ئێمە بووە ڕازی بوون ئەینە بەخوا من ڕازی نیە من نەمەوت ئەمە ڕۆڵێکیان قەرز ئەڵە کۆنە بێ نافوتێ یەنەوە سەر دڵە دوایی تۆ ناتوانانی بی هەرچەند لەو کاتە چکە حەزی خۆی بوو منج نەمەتوانین دڵی پشکێنم ئەی لەو کچەگە تۆ حەزەکەی ژن بێنم من لەو کچە نەبێ زیاتری کچی کەسی کەم ناوێت بەس ئەو مەوێت ئێتە کە ئەویش کە ئەوەی ود مەجبور ئێمەش من خواخوام و ژن بێمشێتەوە ماڵی حاڵی خۆی و من نەبزانی مەسیری ئاوای لیە ئاوە داماوە بێت و دوومانەوەی کرێخانی ناو لێ قفڵ درا و ژنی ژەوتە لەوێ نایەتەوە چۆ بەقینە ئیتر نازانین چی بکەین تو مەشکم چارەسەرێک ئەم مامۆستا بە ڕێزێ تریفەخان بەشکم چارەسەرێکمان بۆ بکە قسەی لەگەڵکە زای تاکی ئەم کێشێ ئاوابێ ئێمە بۆ قسەکردن لەگەڵی بێبەستەر چاوە ئێمە ئامادەین کە قسەوەرەوەکو چۆن لەگەڵ کەیسەکانی تراچوینەتە لایەن و قسەمان کردو بۆ ئەمەش بەسەر چاو ئەماکەین بەڵام کۆمەڵک شتی تر هەیە لێرەیە یعنی بۆ نمونە ئەم دایکە کە هەر لێ سەواب کا لەگەڵ ئەم ماڵەیە لەگەڵ کوڕەکەتە لەگەڵ کچەکەی خۆیە یعنی دوای زمانی چیەکەی کە توایی بێڵێ ئەم ماڵە خۆشبەخت بن بێڵە کچەکەی خۆشببختی هەبێ لەگەڵ کوڕەکەیە یعنی ئەگەر ئەمە لە سەرتاوە بەم شێوازە بکە ئەیدئا لە کۆتایی جا لەبەرەوە یەکێک لەو شتانی کە زۆر زۆر گرنگە کە ئەبووە ئێوەش بتان زانایە سەرەتا هەر چوونە پێشەوەیکی هەڵە بووە یعنی ڕاستە کوڕێک کچێکی بەدڵە بەڵام کە ئەزانێ ماڵەکە بەو شێوازە بیانوەگرن ئەبێ لە حدێکا بیوەستێنێ چکەگە لە سنوورێکە نەوەستێنرێ ئەم شتە بەدەمیەوە ڕواک و ئێستای لێت کە بەم شێوازەی لێ هاتووە یعنی کاتێکە بیر لەوە بکاتەوە بڵێ وەڵام من قەرزەکەم لەبەر خاتری ئەوەی پشتێنێکی لیرە بکەم نە ئەبووە لەو کاتەیە هەر خۆشت لەگەڵ کوڕەکەتە ئەم بڕیارەتان با بگیان ئێمە نیمانە خۆتەخیت بەژێر قەرزەوە دەستنیشانماکە مامۆستاگیان قسەیان نەکرد کە گەشتە دوکانی زەڕەنگرد لەوێ شتەکە سنوورێکتان بۆ دابنێ کاتێت تۆ سنوورێکی بۆ دابنی بابگیان داوای پشتێنی لیراکەم نیمە فەرمونیمە ئەگەر کوڕەکەم تەوێ کوڕەکەم کوڕێکی باشە کوڕێکی باخلاقە کوڕێکی بەڕەوشتە کوڕێکی ئیشکەرە ئەوێ ئیشی خۆی بکە ئەوێ کاسبی خۆی بکە ئەوێ ماڵ پێکەوە بنێ ئەگەر بەم شێوازە کوڕەکەی من تەوێ لە خزمەت تاینوی نەپێشەوە بەس ئەگەر داوای پشتێنی ئاڵتونەکەی دێ من نیمە چی پەنا بۆ قەرزبەری جارێ ئەمە هەڵەیەکی زۆر گەورە بۆ کە بچن قەرزی چیش قەرزی دەفتەری یعنی بە کوڕێکە 450,000 هەیە بە چێتوانە قەرزێک باتەوە کە بای دەفتەرێ بێ دواتریش ئەو وعد و عودەی کە ئەیا بۆ نمونە بەڵێنێکە وەڵام من دواتر ئەیفرۆشمەوە دەفەرمووەدا دواتر نایفرۆشێتەوە جا لەبەرەوە ئەمانە کۆمەڵێک هەڵە بۆ کە بەسەریا تێپەڕین بۆیە من زۆرێک بە دایکان و باوکانی تر ئەڵێم کاتێکا چیتە داوای کچێک بۆ کوڕەکەت خۆمە خەرە ژێرباری قەرزەوە بە هیچ شێوەیەک قەرزێکە لە تواناتانە بێبییتەوە بۆ خۆتە خەیتە ژێرباری ئەو قەرزێک کە لە تواناتان نیە بییتەوە
وەکو ئەم حاڵەتی لێت وەکو حاڵەتی ئەم کەیسەوە تا فەرموو ناتوانێت قەرزەکە باتەوە ئەتوانێت قەرزەکە باتەوە تا ماڵیشی لەم لاو وێران بووە لە هەردوو لا ئێجا دوێش قەرزاری جوازی لێ ناهێنێ سوێنێت تووشی شتێکی شەبێ جا ئەمە سەرەتامە هەڵەیەکی گەورە بوو کە کراوە دوو هەمی نیشت ئەبێ ئەم کوڕە خاوەنی بڕیاری خۆی بێ تەواو وەکو پیاوێک بچێتە پێشەوە بۆ لای کچەکە بڵێ ئەگەر ئەو پشتێنە کێشەی ئێمە لەسەر ئەو پشتێنە بێ دەفەرمو من بەهەر لێ سەوت جابێتەوە تۆگە کچێک ئەگەر ماڵێک ئامادە بن لەبەر خاتری پشتێنێکی ئاڵتون سەر لە ماڵ و خێزانێک کتێک بن لەبەر خاتری پشتێنێکی ئاڵتون ئەمە چڵەوەڵا بە خەڵک پێی بتەقێ یا ئەڵێ با من لە بەرچاوی خەڵکا بڵێم ینی بۆ چاولێکەریەک وڵا من بڵم پشتێنێکی کردووە ئەگەر ئامادە بێ لەبەر ئەوە ماڵی کچەکەی تێک با کچێک ئامادە بێ لەبەر ئەوە خێزانی خۆی تێک بە دەفەرموو بە هەر لە ئێستەوە بێ بڕیار بە ئەبێ کوڕەکەت زۆر ئازایانە بچێتە پێش ئەم قسێ بکە